تۆ بەس پێم بڵێ لەسەر ئەو شەقامە چی دەکرد؟ هایکورە کاکەوە ئەو ئافرەتە قوربەسەرە چاوی نەدێت ئەمش لە جادەی پەڕاندمەوە. ماشەڵڵا کەچەرە خێنومەندە. باش ئەو ئافرەتە چیەکرد لەوێ؟ کاچ خۆم ئەو ئافرەتە بەڵێ قیچاک دۆستایەتیمان پێکەوە. ئەز ئەوە فەقیرەی لە ماڵی هاتبووە دەرێ بەڵێ وەچی باسم کرد چاوی بڕکزە هەر کۆڵان بە کۆڵان ڕۆیشت بوو فەقیرەی ماڵی لێ تێکچوو گەیشت بە وێندەر. ئەمش لە بۆ سیاحی چوو بوومەوێ کە چاوم پێکە لە سەجادە ڕاوەستایە یەکسەر گوتم با سیارەک لێنێدە دەستم گرت پڕانمەوە. یان تۆ کابراایەکی زۆر خێرۆمەندی. الحەمدولله. ماشەڵڵا وەڵڵاهی وەبیللایی وەتەڵڵاهی ئەبێت دەردێکت پێ بدەم دا بە دەواری شڕینەتر. ئەوە دیارە تۆ من هێشتا ناناسی تۆ ناداتم. یەک دقە هێستا پێت دەرەمە مچێمە. الو لیوا فەتوڵایە؟ لەوێ نییە دە باشە گات تۆ برە شێرۆ تەلەفۆنی کردبوو. باشە دەی خوا لەگەر سەرچاوم. جارە تۆ چ دیتیە؟ ڕاوەستە ئێستا پێت دەرێمە من چێمە. الو مقدم جلالة خانه نشین کرده دەی باشە ئینشەڵڵا ڕات بەشی باشی بە نسیب دەبی. باشە خواحافیز. بێنە موبایلم دەرێ. موبایل لۆچێ کاک؟ تۆ ئەڵێم ئەو موبایلم بدەرێ یەک و دوو تا نییە ئەو موبایلم دەرێ. باشە موبایل لە بۆ چییە؟ هەرە ئەو موبایلەیە هەموو کەس تاوانێکی گەورە ئەکا ڕاست موبایلەکەی دەرەکا واستەیەکا بۆ موبایلە و تاوانەکەی لەسەر خۆی لاغا. کورە کاکەوە واستە نییە. ئەیوە چییە؟ کورە کاچ خۆم ئەوە خزمایەتی ئەدکو یەکە خزمیەکەش بە ئەدی نابی ئاگای لێبی. ئەن ئەو تەلەفۆنانەی کردێت ئەوە واستە نەبوو. کاچ خۆم ئەوە خزمایەتی ئەدی خزم نابی ئاگای لە خزمی بی. ئەمە خزمەتیە؟ ئەدی خزمایەتی کووە بزانە من لەسەر خێر و پیاوەتی بزانە تووشی سوبم لا حەولە وەلا قووەتە ئیلا بالله. پیاوەتی چی؟ تو هەموو دەسە شەقامانەکە ئافرەتێک گیرێ خێر. السلام عليكم. ڕۆستان بەخێر بێت کاکە شەمە یاخوا بەخێر بێت فەرمودانیشە. 15 ڕۆژانەتم بتیە غەریبی دەکەم. ئاوەدام کردەوە. شێرۆ ئەوە دەکەێتە. ئەی ناسی؟ طبعا چۆنی؟ خۆش بی. وەزعت کووە؟ فەرمودانیشە مادام ناسی فەرمودانیشە. هۆستەکانێرە. تۆ دانیشە ئەستا دەگەێنم چێکان لێرە. یاخوا بەخێر بێت. مەمنونم ڕۆستەم سوپاس. ئەرێ کاکە تۆ من لە چێ دەناسی؟ کەسەی لەو شارەی ئەتوینە ناسی پیاوەکی محتەرام باش نەجیب. بزانە ئەوەش ئەمە دەناسی ئەتوو هەر لەو گۆڕێ ئەمن لێرکوانە ئەدەست کردیە بەبێ هشتە شم کردوی. کاکە شەمۆ ئەم کاکە شێروێ باشە ناسی؟ پیاوەکی محتەرام باش نەجیب. کاکە شەمۆ ئەمە هەموو کاتێک لەگەڵ ئافرەتە سەر شقامەکانە گیرێ برای شیرینم. کوورە ئەوە سیاحەیە سیاحە ئەوە دڵی سافە. کاکە شەمۆ مستحیلە بەریدم. بەریدە ئەموو دەبمە کەفیلی. کاکە شەمۆ ئەم جار لەبەر خاتر دەرابەت بەریدم. شەرۆ وەڵڵاهی وەبیللایی وەتەڵلایی جارێکی تر بگیرەی بێیتەوە ئێرە بەرت نادەم دنیالێک بدە ئیلا بێت ئەو شوێنە تاریکەوە تێگەیشتی ئەوەل واقعدانە ئەوەی دەبەر خاتە کاکە شەمۆ. قوربانی ئەو دوو چاوت دەبم ڕۆستەم شێروە بەریئە.
ئەوە کۆنە نووسێتە ئێستا ئەدیجە نابێت دەکرد بەو شەوی هەدەری والله ئەمە بەخۆ دەزانێ ئەوڕۆ لە سەعات 12ەوە داوەتە کرام سبحان الله سبحان الله هەتاکو ئێستا نەکرا لەو بەردیان دەکوڵان والله نازانم تەماشایەکشم کرد ڕەنجی بە بەردی دەچوو بەس ئەگەر غەڵەت نەبووم پەتاتەم ئازە کچ خۆم بڕۆ لە خۆت پاردەوەی سرعات کە بە خۆت دەزانین سمنە داوامی کولیەت هەیە با تاخێنەبی باشە باوی بابم دەماچێکی دەبای بەخۆشت بقومای دەبووم لەبڕۆ دە حیاتم سەرچاوم ها دەرە شتەکە لە هەناوێ دەتێ باز بکەی وەرە 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 ماری خۆم دەناسم وەرە دانیشە چل لە دەریەوە چل لە هەناویە هەموو مرۆڤ باسکە دێت بابا کوڕێک هەیە دەیەوێ بتبینی باشە ئەو کوڕە دەیوێت لە بۆ چەم ببینی دەیەوێت دوو قسان لەگەرت بکاتن دەیوێت بە سەبارەت بە چ قسەم لەگە بکە دەیەوێت بێتە داخوازی من بێتە داخوازی تو باشە ئەتوو ئەو کوڕە لە شوێن دەردیتی لە کولیە لە کولیە چەند جارت دیتی ئە دوو جار باشە ئەو کوڕە مواسەفاتی کووە یەکێکی کووە بابا هەر بە تو دەچی شکلی پرچی قەلافەتی هەر بە تو دەچی مواسەفاتی باشی هەیە ئێ بابا ئەوجە بە یارمەتیت ئەم دەچندەنەوە شەو شاد دەبی چێبی ئەو هەموو مواسەفاتی منی هەبێ شیرێن بەرێ بابا ئەو کوڕە چ کووە بابا زۆر باشە ئەو کوڕە یعنی شیرم بەجیم لێلی بابا ئەوەندەی ناوێ سبێ ئەو کوڕە دێتن لەگەری دانیشا دووسێ قسان لەگەری بکە دوای هێشتا زووە ئەو مۆزوعە زۆری دەوێتن تقریبان 20 ڕۆژەی دەوێتن چەند؟ 20 ڕۆژ؟ نازم ئەو مەیمونە چێ تووشیمە بووە؟ بەهارەتی ئەلین جوانی و تاموچێش تەندروست و بۆن خۆش جامی ڕاستەقینە بگەڕێنەرەوە بۆ خواردنەکانت تاموچێژی ڕاستەقینە لای ئێمەیە بەهارەتی ئەلین ئێستا هەموو جۆرە بەهارەتێکی ئەلین لەبەردەستە کە 57 جۆر زیاترە لێزانی خۆت بنوێنە و بەخۆنێکی ڕازاوە میوانەکانت سەرسام بکە بەهاراتی ئەلین خاوەنی ستانداردی جیهانیە بەهاراتی ئەلین خواردنەکانتان بەتامترەکات وەستا شێرە فەرموو ئەوەش چایەکە و نەوشی جانیکە خۆ چای لە بۆم تینەیە لۆ چای بیتی کورە ئەو چای زەردە چێ لە بۆم تام بکەنێ چای زەردم خواردیە وەستا شێرە تو هەموو جارە دەگۆ چای زەر دەخۆم هەرگیرە تەمە بوو چاوتم دەردە هەرگیر لای بەدەی بڕۆ چاشکەم لە ببینە باشە بەسەر چاو هەرگیر دەی بەس تووڕم بە وەستا شێرە ها ئێستا بەسەر چاو چرکای لە بۆم بینە چرکاو السلام عليكم. سلام سەرچاو ئەلا بەخێر بێ بەخێر بێ شەمە جاکوی باشێتو خۆش بێ سەلامەت بێ وەڵی مۆعیدت مەزبوط بوو مزبوطە ئارێ وەڵا دوێنێ تچم لەوە تو کرد وەڵی مەمنونتم بە یەک تەلەفۆنیاتم لە سزنی بەردا وەڵی مەمنونتم وەڵی لە کاتێکی وا گەیشتێکنە من بەس ئەمن شەرم بەخۆ بەخۆت دەزانێت معروفم هەموو کەسە من دەناسی تو جوان نیە سزم بی نازم ئەو فۆزل و هەمری لە بملی من نەبوو هەی ناکەن چە بۆ دێ برای تو بە تەلەفۆنت بە لە حەزار بەرە دەدا دو عاجز دیاری چیەوە
كل أو ميمونة فير ولا صار دوري مالي مدى صوري ميمون كل أو ميمونة بس بيجرم بس بظالم شيء والله دي بالبليكم بزانا إنتي أنا كان لو قفزي برلابو بزانا كل الشام خوم لقى ميمونة راسي منيا أدي كل النفرك بميمونة ده تسيد الغيلك تكم دايا بس بظالم شيء أمن بزام شيء حزات بارتا ده كمان أزديها أود ترسم بدو قصي أو لا يقنعي كردبي إيه كل بابا أول بوجني ناني متأكد تماعي لمار والكاكي من ده أكيد مريقي لكل سكان ده لكن فكان ده لو ميزي ده ديكو الو جاب قرشيرن اتو قوتمن او كابراس عدوا نيوديتن يازد ديتن او تقريبا 6 ساعات موعد خوي رادا نهاتيا از كواتا بعدم الاستا والساعه موعد خوي نبو لسه موعد خوي ناتي الكانا تواوا او بكر كمنايت زحمه دي بس او تليفون ديك دقه دقه الو شيرين شكروكا الله هو عمل له موعدي خوم هاتم موعد مضبوطه هاي في النكد يقدق تاخينا مش سو كده شيرين شكروكا ياو فن وبرياتو ميمونة أتو يا ميمونة لقفز برا لابونيا أتو لا تصار دوري ماري من الصورة ونيا جيم قرشمو والله وبالله وتالله أو بخوتها تيركونا دارجتي زارش كبد بينم خدا دزاني لباتي لاقد حدو دستش الدبر توك سكرت زوانا أمن لموعدي خوم ديم ساعة حبتي ولا لمالتانم لمالي مي لمالتانم هستا برو پیشتام زربا سدي أنا بس ده زينه خوم خلال باين ده كمو ديم مالتان ساعة حب خو حافظ كل بروهي أو تملش هاي شيرين دي قوباتو دتي كل وكلمة من دتي ليش كمو همو دوك اللي درناتي أم السبق دريما ايش اللي بظن بتكون؟ يا رشقا بيريا أمر نوبي خيريا هذا من دريم آي أكاتت باش هذا الجان أكاتت باش يا خو بخير بي زرقو هنايو هدوي پێشانگە تارێک بوو ڕووناک کردەوە ئەرە وەستا شێر و هاتۆ ووی وەستا شێر و لە سفینەوە بەس پرتە پرتی باسی منی کرد باس توی کرد ئەمنیش درێکی ئەوەندەم کرد چت پێ کردووە گوتی کا لە چێ سوێرە ئەمش گوتم بە ئیشی پێشانگە سوتە دەرێ ئەرێ وەڵا زۆر سپاس دەکەم هاتۆ جیان بخوم دەچمە سەڕی مەڕێ بخۆم دەچمە سەڕی مەڕێ یارم شەنگا دێریە ئەمڕۆ نوبای خێریە بخۆم دەچمە سەڕی مەڕێ بخۆم دەچمە سەڕی مەڕێ یارم شەنگا دێریە ئەمڕۆ نوبای خێریە باش أتو كذب يا شاري معجبي أو ميمونة بوي بابا كيني ميمونة بابا أتو قوتم تبعاتي بتودسي هيكلي بتودسي شكلها موجتوا أو كابرين تريش تخون دائم أم الشاش هنشيما بابا قلت تبعتي بتودتي ستبعت شيما مناتي وازي لي بنا كده عاد استبليها كاكا بابا رازي نبي أمن هل مهدي بينكم أي
خۆ دەرا من هەر مێردی پێ دەکەم کەسش نمە مێرد بۆ مەیمونە دەکەی ها کچە جوانەکەم دەترسێم شتێکی لە خۆی بگا خۆیان تووشی چ بووینە سوێلە گیان گیانە ماشەڵڵا هەر جارێکە تو دەرێوەی گیان ئەو مێزە پێشم لێ دەبتە قەنەفە بەڕاست بەڕاست حیاتم سوێلە گیان گیانە باوەڕت هەبی لەوەتیا من هاتیمە ئەو پێشانگایە ئەو دنیای هەموو لە پێشم ڕۆناک بیتەوە خاسەنە تو کە چاوم بە تو ناکەوی زۆر زۆر مرتاع دەبم چاومانی هەدوو گیان دڵمانی ڕۆحمانی سوێلە گیان گیانە دوو شتێ لە ناو درم نازانم کو پێت برێم ئەو دوو شتە گرنگە چیە هەدوو گیان مشکلەکەوەی شەرمێ دەکەم شەرم مەکە هەدوو گیان شاد بتوانم یارمەتیت بدەم دەزانم حیاتم یارمەتیم دەدەی دەبی لە دڵم تۆقی شتی یەکەم بڕیارمدایە جارشکە درۆی نەکەم لە بۆ وەستا شێرەی زۆر باشە شەرتی دووەم چیە هەدوو گیان سوێلە گیان جان بەخۆت دەزانێن گەنجم دەمەوێت بەتانێک نەفەرەکەم بگۆڕم بیکەمە دوو گیانەکەم بەتم خۆش دەوێت دەمەوێت مێردم پێ بکەی ئەتوێ منت خۆش دەوێ پێکەین لۆچە حیاتم ئەو وەستا شێرە بەخۆت باش ناسی دوو مەعاشم دەداتێ وەزم زۆر باشە کاسبم خەزە باوەڕ بکەگەت لە بۆ من بی ژیانەکیش زۆر خۆش دەبینە سەرێ های لای بدەژین بەزە تو ڕازی ئەی ئەمری خۆتی معاشەکەشت نەمێنێ ئەمری خۆتی معاشەکەش نەمێنێ کچێ ناوەڵە ئەمری خۆت نەمێنێ کچێ ئەتوونە سەتی وشی تو هەیە دەبڕۆ مێردم پێ مەکە سانە بۆ ڕازی نەبوو ئێستا مێردی بەم بکردوایە وەڵا هەردوو معاشی لێ خلاص دەکردم بە یەک ماچی ئەو قەدرم لە خۆ کرد سوێلە گیان سوێلە دەمگەڕێەوە ئەو یا بەکردم بە تو بەکە سوێلە سلامة إن شاء الله إن شاء الله أريد تسوي تحمل منما يك ساعات بوت سو بيانا هاتوا صبرت بدي بيوش محترم صبرت سامبي كتمو باب لونا هاتوا وش كي تحملت بيت دي استاديت تحملت بيت صبرت بيت أولا قلت تسوها بموعدة أو قريا كريكوا مسكتك كريكوا داي حتى نبتك بداي ما قريك تسمى قريك هرچەندە بابدی ئەوەش نییە بەڵام ئیشەڵ هەموو شتێکەکەم لە پێی ناوێنگۆ بەسە تولو برام ببی السلام عليكم السلام ورحمة الله وبركاته وعليكم السلام يا أخو بخير بيه سنهود تساوم بەخێر بێن خۆش بێ فەرموو خێرە لە بۆ چ هاتینە لۆ نازانی لۆ هاتینە داخوازی کچت لۆ برام باشانگۆ چێ نەهاتا بێنە داخوازی کچی من کوڕ و کچی فەتەح پاشاینە کە دەهاتە مەجلیسان دار بەر لە بەری دەلەرزی بادەمانگۆ هەلە سەرەتاوە فاتحەتەن هەدیە کرد ئەمنیش هەندێک شەرت و شروتم هەیە یەکەمیان ئەوەیە کە لەو ڕۆوە هەتاکو ئەو ڕۆژی مارە دەکرێت و دەگوازرێتەوە نە قسەکردن نە مۆبایل نە یەکتر دیتن نەکولیا بە هیچ شێوەیەک نابیت ئەوە یەک دووەم شتێش کە ویستن بیگوازیەوە ناوماڵەکەی کە لە بۆی دادنەی دەبی هەمووی لە دەروەوەی وڵات بێ یەکەم شش دەبی قەنەفەی لە هۆڵەندا لۆ بێ تاخم لۆمەکەشی دەبی لە ئیسپانیا بێ
وتاخ مطبخ كشي دبي لي إيطاليا بيتن وأوفر شو ناو مالك كلام شيء دايدنين هموي دبي لطهران بيت تدري رازي ولا ليلو خلي ده